کاتتان باش عزیزان لەم بەشەدا ڕاگەاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمونیستی ئێرانتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی تێرۆریزمی دەوڵەتی بۆ بڵێ سەدارکردنی شەڕە کۆنەپەرستانە و دژە خەڵکیەکان. ئیسماعیل هەنیا ڕێبەری سیاسی ڕێکخراوی بناژۆخواز و کۆنەپەرستی حەماس لە میوانخانەی میوانانی دەرەوەی دەوڵەتی کۆماری ئیسلامی لە باکووری تاران لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە تێرۆر کرا. هەڵبژاردننی کات و شوێنی تێرۆرەکە زیاتر لە خودی تێرۆرەکە گرنگی هەیە. بە کردارە تەروریستیەکانی دەوڵەتی ئیسرائیل دژ بە فەرماندە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە سووریا، فەرماندەکانی حیزب الله و حەماس لە سووریا و لوبنان گۆمانێک نەماوەتەوە کە ماشێنی ترۆری ئەم ڕژیمە خاوەنی زانیاری ورد و دەستی یەکەم بووە سەبارەت بەم کەسانە و دەیتوانی ئیسماعیل هەنیا لە قەتەر و یان تورکیەش تێرۆر بکات. بەڵام هەڵبژاردننی تێرۆر لە تاران و لە ڕۆژی مەراسمی دەست بەکاربوونی سەرۆک کۆماری تازەی کۆماری ئیسلامیدا و دوای گەڕانەوەی بنیامین نەتانیاهۆ لە واشنگتۆن زۆر ئاگاهانە و لەسەر بنەمای هەڵسەنگاندنی دەقیق لە ڕاستای ئامانجێکی سیاسیدا بەڕێوە چووە. ئامانجی یەکەم تێرۆرکردنی ئیسماعیل هەنیا بە مەبەستی تەقانەوەی وتوێژەکانی ئاتەشبەس لە غەزە بەڕێوە چووە کە بە ئیبتکاری ئەمریکا، میسر و قەتەر پێشنیار کرابوو. کوژرانی لایەنێکی وتوێژەکە نەک بۆ هاسانکاری لە ڕەوتی وتوێژەکاندا بەڵکو بۆ تێکدانی بەڕێوە چووە. دەوڵەتی بناژۆخواز و فاشیستی نەتانیاهۆ بۆ دەرچوون لەم بنبەستەی ئێستای لە سیاسەتی نێوخۆیدا و بۆ درێژەدانی شەڕ تا مانگی نوامبر و هەڵبژاردننی ئەمریکا پێویستی بە وتوێژی ئاشتی و ئاتەشبەس نییە. ئامانجی دووەم، ئەم تیرۆرە لە پاڵ تیرۆرکرانی فواد شوکری ڕێبەری نیزامی حیزب الله لە بەیروت ڕۆژێک بەر لەو بۆ پەرەپێدان بە شەڕ و کێشانی بە تەواوەتی حیزب الله بۆ نێو ئەم شەڕە ناوچەیەیە. شەڕێک کە پێی ئەمریکا وەک داکۆکی کارێکی هەمیشەیی و سەرسەختی ئیسرائیل بۆ نێو گۆڕەپانی شەڕ دەکاتەوە. ئامانجی سێم، بە هەڵسەنگاندنی ئەگەری وەڵامدانەوەی کۆماری ئیسلامی، حیزب الله و حەماس بەم کردارە تەروریستیە و ئەگەری بەرینبوونەوەی شەڕ لە ناوچەکەدا، دەوڵەتی جۆ بایدن و جێگرەکەی کامیلا هێریس بە توندی دەکەونە بارودۆخێکی نالەبارەوە. پشتیوانیکردن و نەکردنیان لە ئیسرائیل کاریگەریەکی یەکلاکەرەوەی لەسەر هەڵبژاردننی مانگی نوامبر دەبێت. دەوڵەتی نەتانیاهۆ دەیەوێت بە کوتانی دەهۆڵی شەڕ و پەرەپێدانی و بە کەڵک وەرگرتن لە وڕینە و لە فازی کۆنەپەرستانە و فاشیستی دەوڵەتی کۆماری ئیسلامی دژ بە مەوجودیەتی ئیسرائیل بەر بە سەرکەوتنی دموکراتەکان لە هەڵبژاردننی داهاتوودا بگرێت و بە سەرکەوتنی دۆناڵد ترامپ دەستی ئیسرائیل بۆ پەرەپێدان بە نەسڵکوژی بە ئاشکرا و درێژەدان بە داگیرکردنی سەرزەوی فلەستینیەکان کراوەتر بێت. ئامانجی چوارم، تەقانەوەی سیاسەتەکانی ئێستای هەستەی سەختی دەسەڵات و سەرۆکۆماری تازەی کۆماری ئیسلامی کە بە دروشمی سازان و هەڵکردن لەگەڵ دنیای دەرەوە هاتۆتە سەرکار، کوشتنی میوانی کۆماری ئیسلامی لە ئێراندا بابەتێک نییە کە لەلایەن دەوڵەتی ماجەراجوو و فاشیستی کۆماری ئیسلامیەوە بێوەڵام بمێنێتەوە. ڕاست بەم هەڵسەنگانە دەقیقە ئەم تیرۆرە لە ڕۆژی دەستبەکاربوونی سەرۆک کۆمار و لە تاران بەکردەوە دەردێت. دەوڵەتی ئیسرائیل سیاسەتی هەڵکردن و سازانی کۆماری ئیسلامی لەگەڵ ئوروپا و ئەمریکا بە زیانی خۆی دەبینێەوە بەردەوام لە دەسەڵاتداربوونی هارترین گروپە فاشیستیەکان لە ئێراندا خۆشحاڵ بووە و کەڵکی لێوەرگرتووە. ئامانجی پێنجم، با تێرۆرکردنی پلەبەرزترین و گرنگترین میوانی ڕژیم لە مەراسمی دەست بەکاربوون لە نێو جەرگەی تاران و لە میوانخانەیەکی پارێزراودا دەوڵەتی ئیسرائیل بانتربوونی ئیتلاعاتی و ئەمنیەتی خۆی بڕی کۆماری ئیسلامیدا کێشاوە و وەرشکەسبوون و گەندەڵی نیهادی نەبوو لە پێک هاتەی ئەمنیەتی ڕژیمدا پێشاندا. ئەم تیرۆرە زلەیەکی بەهێز بوو لە بناگوێی ڕژیمیان سرەوان کە بە وەڵامدانەوەی وعدەی سادق پێیوا بوو گەیشتۆتە ئەسڵی بەرگری و بازدارندگی لە شەڕی سێبەرەکاندا. ئەمەش قەیرانی نێوخۆیی حاکمێتی ئیسلامی بە توندی
پەرەپێدات و بێمتمانەیی لە ناوەندە ئەمنیەتیەکاندا زیاتر دەکات و باندە جۆرا و جۆرەکان و مافیای دەسەڵات دەخاتە گیانی یەکتر. ئەگەر دەوڵەتی ڕەگەزپەرستی بناژۆخوازی یەهودی ئیسرائیل دەتوانێت بە تێرۆرکردنی بەرنامە بۆ داڕێژراو بگاتە ئەم ئامانجەی بە خاتری زاڵبوونی نظامی ئەمنیەتی و یان سیاسی ئەم ڕژیمە نییە، بەڵکو بەهۆی بە توندی دژی خەڵکی بوون و ماجراجووی ڕژیمێکی ڕەگەزپەرست و بناژۆخوازی ئاینیەکە سەر تاپای سیاسەتەکانی ئاوکردنە نێو ئاشی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلە. سیاسەتە ماجراجوویە ناوچەیەکانی کۆماری ئیسلامی داکۆکی بە تەواومانایە لە کردداری کۆنەپەرستانەی ڕێکخراوە بناژۆخوازەکانی حەماس، جیهادی ئیسلامی، حیزب الله، ئەنساڕوڵڵا و گروپە عێراقیەکانی بەناو بەرەی خۆراگری و کوتانی دەهۆڵی دژی ئیستکباری کۆنەپەرستانە بەگشتی لە ڕاستای بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیل و نەسلکوژیە بێڕەحمانە و دژە ئینسانیەکانی ئەم ڕژیمە و پشتیوانە ڕۆژاوایەکانیدایە. ئێستا بە بمبەستگەیشتنی ئەم ڕژیمە و ناچاربوونی بە وەڵامدانەوە بەم تیرۆرە کە سەرجەم ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمی سەرشۆڕ و ڕەسوا کردووە، مەترسی پەرەگرتنی تێکەڵچوونە ناوچەییەکان و بڵێسەداربوونی شەڕە کۆنتترۆل نەکراوەکان کە هەموو کات و ساتێک ئەگەری هەیە لە کۆنتترۆل دەربچێت زیاتر لە پێش و زیادی کردووە. پەرەگرتنی تێکەڵچوونەکان و شەڕە کۆنتترۆل نەکراوەکان ئامرازی دەستی حکوومەتی ئیسلامیە بۆ دروستکردنی فەزای جەنگی، توندکردنەوەی سەرکوتی هەڵسوراوانی مەدەنی، کۆمەڵایەتی و سیاسی کە لە ڕاستای ڕووخاندنی شۆڕشگێڕانی ئەم ڕژیمە سەرکوتگەر و دیکتاتۆرەدا و ئاخێزی بەردەوامی ژیان ئازادیدا هەوڵدەدەن. توندبوونەوەی ئەم سەرکوتە هاوسار پچراوە ڕۆژانە لە ئێراندا دەیبینی. ئەرکی لە وەستان نەهاتووی ئێمە و سەرجەم ئەو هێزانەی کە لە ڕاستای ئازادی، دموکراسی و سۆسیالیزمدا خەبات دەکەن ئەوەیەکە بە هەموو هێزەوە دژ بە کردارە دژە ئینسانی و تا ئەو پەڕکۆنەپەرستانەی هەردوولانی ئەم شەڕا خوێناویە خەبات بکەین. پشتیوانیکردن لە ئارمانەکانی خەڵکی فلستین و هاودەردی لەگەڵ ڕەنج و ئازارەکانی فلستینیەکان یەکێک لە ئەرکە لە وەستان نەهاتووەکانی ئێمەیە. بەردەوام خەبات و تێکۆشان دژی فاشیزمی مەسەبی چ لە بەرگی یەهودیدا بێت و لە چ بەرگی ئیسلامیدا بە ئەرکی خۆمان دەزانین. هەموو ئەوانەی کە بە بیانووی خەبات دژی ڕژیمی کۆنەپەرست و دژی خەڵکی کۆماری ئیسلامی دەچنە پاڵ ئیسرائیل و یان لە بەرامبەر کردارەکانی دەوڵەتی ئیسرائیلدا سەبارەت بە نەسلکوژی بە تەواومانای خەڵکی فلستین و داگیرکردنی سەرزەویەکانیان مۆری بێدەنگیان لە لێویان داوە، پشت دەکەنە سەرجەم مافەکانی مرۆڤ، ئەخلاقیات، ئینسانیەت و سەرجەم ئەرزشە ئازادی خوازانە، بەرابەری تەڵەبانە و ڕزگاری بەخشەکان. بە پێچەوانەکەشی هەموو ئەوانەی کە بە بیانووی دژایەتیکردن لەگەڵ جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە بەرامبەر جەنایەت و ماجراجووی و سەرکوتگەریەکانی ڕژیمی ئیسلامیدا بێدەنگن ڕاست پشت دەکەنە هەمان ئەو ئەرشانەی لەسەرەوە باسییان کرا. دیفاع لە هاوپشتی نێونەتەوەی کرێکاران، زەحمەتکێشان و جەماوەری خەڵک لە ناوچەکە و لە سەر تاسەری دنیادا لە زمرەی ئەرکە هەمیشیەکانماندایە. ئەگەری شەڕە ناوچەیەکان لە هەمووان زیاتر دووکەڵەکەی دەچێتە چاوی زەحمەتکێشانەوە. با بە هەموو هێزمانەوە دژی پەرەسەندنی شەڕ و شەڕخوازیەکان بوەستین. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوێ شۆڕشی جەماوەری بژی ئازادی و دموکراسی و سۆسیالیسم. حیزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر شەممە 13 گەلاوێژ بەرابەر لەگەڵ 3 ئاگۆستی 2024 زاینی.